ئێمە هاتوینە ئەمڕۆ لەسەر مەزاری مام بەڵێن دووپا دەکەینەوە کە 44 ساڵە خەباتمان بەردەوامە 44 چرای ئایندەی ڕووناکبین بۆ ڕێبازی جەنابی مام هیوادارین ئێمە لێرە بەیەکەوە هەمومان هەوڵ بین بۆ سەرخستنی کۆنگرا ڕێگایەکی ڕۆشن بین بۆ ئەم ڕێبازە پیرۆزە کە بە دەریای خوێنمان بۆ ڕشتووە گروپی گەنجانی کەڵەکن وەزایدەن گروپی سەوزی لاوان وەزایدەن گروپی کۆتری مام ئەم گروپانە ساین بەم چالاکیە کە ئێمە ئایندە بین بۆ یەکێتی نیشتیمانی و ئایندە بین بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئەمڕۆ ڕۆژی بەستنی کۆنگرەیە ئاواتی هەموو کادرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بە گەنج و پیر و لاوە هیوادارم کۆنگرە ببێتەوە چەرخانێکی مێژوویی یەکێتەکەمان نوێ بکەینەوە بە گڕ و بەتینەوە هەرچی گەنج هەیە بێتە پێشەوە. ئێمە ئەم شەوهاتینە ئێرانە لەبەر ئەوەی کەوە نوێبوونەوەی خۆمان و ڕێبازی مامون نەکەین لەبەر ئەوەی کە ڕێبازە پیرۆزەکەی مام هەمیشە لە دڵمانایە و دڵسۆزی یەکێتین. ئەم ئێوارێژ ئێمە وەکو گەنجانی یەکێتی کە هەمیشە گەنجان ئایندەی یەکێتی بوونە 44 چرامانداگی سان وەکو ڕێگا ڕوونکارەوەی ڕێگای ڕێبازی هەڤاڵ مامجەلا بەڵێنش ئێن لێرەوە کە ڕێبازەکە هەڤاڵ مامجەلا قەت هیچ کاتێون ناکەن و هیواداریشم کۆنگرە ببێتە نێوبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان. پیرۆزبایی لە سەرجەمی شتەکانەکەین کە هاتوونە سەر مەزاری پیرۆزی مامجەلالەکە لەم ڕۆژە ڕۆحی مام شادکەین کە بڵێن ئێمە پێی بڵێن کە ئێمە کۆنگرێکە بەستین کۆنگرێکی سەرکەوتوو بێ کۆنگرە بێ هەموو ئاوات و خواستی هەموو کادر و یەکێتەکانی تیا جێبێتوانێ.